من ناوم شەواز کاوەیە، دانیشتووی کۆیەم، تەمەنم 26 ساڵە، دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی کۆیەم، 6 ساڵە تەخەڕووجم کردووە. سەرەتا لە پەیمانگا فێرە ئەو ئیشە بوومە، هەم ئیشی ئاوێنە و هەم ئیشی زەیتی. خۆم ئیشی سەرێکیم ئیشی زەیتیە، بەس زیاتر دوای تەخەڕووجم زیاتر پەرەم بە زیاتر ئیشی ئاوێنەدا، ئیشی گرافیک لەسەر ئاوێنە بۆ فرۆشتن. ئیشی گرافیکەکەیە، ئیشی گرافیکەکەیە کە لەسەر ئاوێنە دەیکەم. ئیشی زەیتی تەنها بۆ حەزی خۆمە، دەمەوێ لێدا نەبڕم. لە وڵاتەکەی ئێمەدا ئیتر ئێستا تەعیینبوون و ئەو شتانە نییە، یعنی چکە ئێستا لە پەیمانگا تەواوم کردووە دەبێت مامۆستایی بکەم، بەس ئێستا تەعیینبوون و شنیە زۆر بۆ وانەبێژیشینم کردووە، بەس ئەوە نەبووە. ئێستا ئیتر دوایەوە کە ئەوە نەبووە نابێ داببڕێم لە ئیش و شت، بۆیە فکرم کردەوە بە ئیشێکی تر ئەنجام بدەم لە ژیانی خۆمە. خەڵک زیاتر ئەوها نییە، یعنی ئێستا بڵێن داوای ئێستا باڵندە و شناکە، زیاتر هەر ڕسمی خۆیان پۆترێتی خۆیان داوا دەکەن، یانیش لۆگۆ. لەم ماوەی ئاخیر زیاتر لۆگۆیان داوا کردووە، زیاتر لە ڕێی سایتەکان ئەوانەی کە بۆ نمونە فەیسبووک، سناپ، پێیجی تایبەتم داناوە. حەز دەکەم کارتیشدا بنەم، ئەگەر خەڵک داوای بکە پەیوەندیم پێوە بکەن و داوای ئیش بکەن. 6 ساڵە دوایەوەی تەخەڕووجم کردووە، پەرەم بەو ئیشەم داوە. حەز دەکەم هەر زیاتر بەو ئیشە دەم، ئیتر هەر بەم ئیشانە نەبێ، هەر ئیشێک کە بتوانم یان لە ئیشی هونەری خۆم حەزم لێ پەریان زیاتر پێ بدەم و بە هەر جۆرێک بێ، وابێ بتوانم لە پێشەنگاکان زیاتر لە هەر ڕێکخراوێک بێ یان هەر پێشەنگایەکی تر بێ بەشداری بکەم، بتوانم ببمە نمونەیەک بۆ ئافرەتان و بتوانم یارمەتەیەکی ئەوانش بدەم. ڕۆژانە ڕسمی ئیشەکانم دەگرم، هەر ڕسمێک زیاتر بکەم ڕسمیان دەکەم، دەمەوێت بەردەوام ئیشەکانم بڵاو بکەمەوە لە سۆشیال میدیا، بۆی زیاتر خەڵک ئیشەکانم ببین و بتوانم پەرە بە ئیشەکانم بدەم.